تەوەری یەکەمی بەرنامەی بەیانی کورسات نیوز گفتوگۆ دەکەین لەم تەوەردا باس لە درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی با بڵین پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن. ئەمە چ کاریگەریەکی لەسەر با بڵین ئیش و کارەکانی هەرێمی کوردستان دروست کردووە و لە هاوکات تایبەت بەم بابەتە وەرکشۆپێک بەڕێوەچۆ لەم وەرکشۆپەدا باس لە هەڵمەتی کاراکردنی ئەنجومەنی پارێزگاکان کراوە کە تێیدا ڕاپرسی هاوڵاتیان و چەند چالاکێکی دیکەی لەم وەرکشۆپەدا گفتوگۆی لە بەراو کراوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئارام کەمال جێگری سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان میوانی بەیانی کورسات نیوزە. کاک ئارام سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. دەستپێکی پرسیارەکەم لە با بڵین ئەنجامدانی ئەو وەرکشۆپەوە بێت. ئامانج لە ئەنجامدانی ئەو وەرکشۆپە چی بووە و بە دیاریکراوی ناوڕۆکەکەی چی لە خۆ گرتووە دەربارەی ئەنجومەنی پارێزگاکان؟ بەڵێ سپاسانەکەین، سپاس بۆ ئەم دەستفەتە و ئەم میوانداریە دوای سەرکەوتنتان بۆ خوازین سەرەتا. ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان ماوەی 10 ساڵە بە هاوکاری ڕێکخراوی NED ئەمریکی ڕاستەوخۆ و لە نزیکەوە چاودێری و بە دوواداچوون بۆ ئەدای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەین. لە چالاکیەکانیانان بەشدارین، لە کۆبوونەوەکانیانان بەشدار بووین، بۆ خۆمان چالاکیمان بۆ ئەنجام داون. ئەندامانی ئەنجومەنمان لەگەڵ دایرە خۆجێیەکانی سلێمانی کۆ کردوێتەوە، گفتوگۆ هەماهەنگیان ئەنجام داوە. دواتر بردوومانەتە قەزاکانی پارێزگای سلێمانی، دواتر بردوومانەتە ناحیەکانی پارێزگای سلێمانی بۆی هەمیشە و بەردەوام نزیکیەک هەبێت لە بینی دەنگدەر و دەنگپێدراوە لە بینی هاوڵاتی و نوێنەرەکەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە. و ساڵانەش ڕاپۆرتێکی وردمان لەسەر ئەدای ئەم ئەنجومەنە بڵاو کردوێتەوە تا چەند ئەم ئەنجومەنە کارا بووە تا چەند کارانە بووە. لەلایەکی کەشەوە ئێمە بەردەوام یعنی لە دوورەوە متابعی ئەنجومەنی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان بوون و هەروە ئەنجومەنی پارێزگاکانی دیکەی عێراق بووین و ئەمانە لەبەرەوەی بوونی ئەنجومەنی پارێزگاکان چوارچێوەیەکی دەستوری هەیە، چوارچێوەیەکی یاسایی هەیە. یعنی لە دەستوری عێراق ئاماژەدراوە بە دەسەڵاتەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە بریتیە لە پەرلەمان و بریتیە لە ئەنجومەنی پارێزگاکان. یعنی بەنەس هاتووە کە ئەنجومەنی پارێزگاکان ئەبێ هەبێت و پێشتریش لە یاسای بریمەرە و یاسای 71 با بڵێن بە یاسای بریمەرناسا ئاماژەی بۆ ئەنجومەنی پارێزگاکان کردو لە سەردەمی ئەو ئەنجومەنی پارێزگاکان دروستبوون لە عێراقە. و یاسا بەکارەکانی هەرێمی کوردستانیش باس لەبوونی ئەنجومەنی پارێزگاکانەکەن کەواتە ئەم ئەنجومەنانە گرنگن و بەپێی یاسا و بەپێی دەستوری عێراقی بەپێی یاسا بەکارەکانی هەرێمی کوردستان و عێراق تەمەنی ئەم ئەنجومەنانە 4 ساڵ جارێکە، واتە هەر 4 ساڵ جارێک ئەبێ هەڵبژاردنیان بۆ بکرێتەوە. ئەم دەسەڵاتە تەشریعیە لەسەر ئاستی حکوومەتی خۆجێی پارێزگاکان پێویستی بە نوێکردنەوەی 4 ساڵ جارێک. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە عرفی درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنەکان درێژ بۆت و تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بۆت، یعنی نابینین هیچ کات هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. ئەمەش بەڕاستی نیگەرانی لای هاوڵاتیان دروستەکە، متمانەی بەم دەسەڵاتانە نامێنێت. لەبەرەوەی هاوڵاتی بۆ ماوەی 4 ساڵ کەسێک هەڵ ئەبژێرێ بە نوێنەرایەتیکردنی، دوای 4 ساڵەکە ئیشی ئەم نوێنەرە تەواو ئەبێت، بۆیە پێویستە دیسان نوێنەرێکی تازە هەڵبژێرێتەوە. هەڵبەتە ئاگادارین لەوەی کە پاساوی جۆراوجۆر لەلایەن جێتە دیارەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بۆ دواکەوتنی هەڵبژاردن. لەم بارودۆخەدا پاساوەکان جا لە جێی خۆی بێتیانە ڕاگررتنی کارەکان باشترێکە خودت بەو پێی کە ئەنجومەنی پارێزگاکان لە کارەکانیان بەردەوام بن هەتا و کاتێک کە لە دەرفەتی گونجاودا هەڵبژاردن دەکرێت. وڵاهی وا نازانم هەرێمی کوردستان و عێراق بە دۆخێکی وایە ڕۆشتە بێتن کە پاساوی دروستیان بۆ بێتەوە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان. ڕاستە بیدایەت بۆ بابلین بۆ پەرلەمانی کوردستان لە نەوەدەکانە و ئەمانە تا ڕادەیەک شەڕی ناوخۆ هەبوو، تا ڕادەیەک شەڕ یعنی حاڵەتێکی نائاساییە وەلەو هەر ئەشکرا مەسەلەن ئەگەر بیستێک و ئیرادەیەکە بووە ئەشتوانەدا بکرایە. چونکە لە سەردەمی شەڕی داعیشا پەرلەمانی عێراق مەسەلەن ئەنجومەنەکانی ئەوێ کێشەیەکیان نەبووەمانە. ئەم پاساوانە تا ئێستا لە هەرێمی کوردستانە مەعاداوی شەڕی ناوخۆنەبێ پاساوێکی دروست نەبوون. لەبەرەوە ئەوە لایەنە سیاسیەکانن نایانەوێت ئەم ئەنجومەنانە هەڵبژێرن، ئەم پەرلەمانە لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و ئەوانە.
بۆیە ئێمە مەبەستمان بوو یعنی کۆتایی بەم عنفە بێنین و ئەمە 10 ساڵ بەسەر تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ناوەی بواە لە 2010 هەڵبژاردنیان بۆ بکراتەوە چکۆ ئەم خولە لە 34 2004 هەڵبژاردنیان بۆ کرا لە 2010 هەڵبژاردنەکەیان بۆ نەکرات چەندین جا بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو وەکو یعنی شایەتیەک بۆیان داوایان کردبوو کە هەڵبژاردنیان بۆ ئەنجام بدرێتەوە چالەنووسیان دیاری بکرێت و ئەوانە بەڵام بەداخۆ گوێ لەو داواکاریش نەگیرا دواتر پەرلەمانی کوردستان یعنی بڕیارێکی دەرکرد کە هەم ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەم هاوڵاتیانی تووشی نیگەرانی شۆ کرد بەوەی کە دیسان پەنای بدە بەر عرفی درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ کاتێکی نادیار. باشە کاک ئارام ببوورە ئەوەشمان بینەچێت کە ئەم ماوەیەش درێژ کرایەوە ئەنجا لە ساڵی ڕابردووە دادگای باڵای فیدراڵی عێراق کاری ئەنجومەنی پارێزگاکانی ڕاگەت یعنی ئێتر بە تەواوەتی ئەنجومەنی پارێزگاکانیش چۆنەڵی چوونە سوڕیمت بوون و کوژانەوە. باشە لە ئێستادا کە وەرکشۆپەکە ئەنجامدرا ڕاو بۆچوونی هاوڵاتیانیش لەسەر ئەم بابەتە بە هەند وەرگیرا بوو بۆچوونی هاوڵاتیان تایبەت بەم بابەتە چی بوو؟ هاوڵاتیان ئەنجومەنی پارێزگاکانیان بەدڵە ئەیانەوێت بەڵام چۆن ئەنجومەنێک کە وەڵامی داخوازەکانی ئەوان باتەوە ئەنجومەنێک کە ئەندامەکانی لە ناو خەڵقەکەیا بن ئەنجومەنێک کە بەردەوام بە دوواداچون بۆ کێشە و گرفتەکانیان کات ئەنجومەنێک کە بازنەی گەندەڵی بچوو کاتەوە ئەنجومەنێک کە چاودێری دامەزراوەکانی حکوومەتی خۆجێیی بکات لەو هاپرسیە یعنی هاوڵاتیان پێیان باشە ئەنجومەنەکان هەبن بەڵام بەو مەرجانە و ئەوەشی کە ئەڵێ ئەنجومەنەکانم پێ باش نییە ڕەتی ئەکات و ئێمە داوای ئەوەمان لێ کردووە هۆکار چییە کە ئەم ئەنجومەنانە ڕەت ئەەکەیتەوە یا بۆ منە بەشداری هەڵبژاردن ناکرێت چونکەوەش پرسیارێکی تر بوو لە ڕاپرسیەکەی کە ئەنجاماندا بوو یعنی هۆکارەکەەوە ئەڵێ ئەگەر وەکو ئێستاوا بن ئەگەر دەسەڵاتیان نەبێت ئەگەر سەربەخۆ کار نەکەن ئەگەر زیاتر بەلای ئێمە سیاسیەکەیان نابڕون نەبوونی ئەم ئەنجومەنانە باشترە لە بوونیان ئەوە یعنی بڕی هاوڵاتیە چونکە ئەنجومەنی پارێزگاکان بۆچی بۆ هاوڵاتیان گرنگە بۆ منای کاتێک ئێستا هاوڵاتیە کێشەیە گرفتێک داواکاریەکی هەیە لەوە چ نتوانێت ڕاستەخۆ بچێتە پایتەخت نەتوانێت ڕاستەخۆ بچێتە وەزارەت یاخود کاتێکی زۆری ئەوێت ماندووبوونێکی بگۆدە ماندووبوونێکی زۆر و کولفەیەکی زۆری ئەوێت بەڵام کە ئەنجومەنی پارێزگا لە پارێزگاکەی خۆیان هەبوو بەئاس بگۆدە باشە لەم حاڵەتەدا ئەو هاوڵاتیانی کە ناڕزایەتێکیان دەربڕیەوە بابەتەکە بۆ ئەوە گەیشتە کە تا ئێستا داواکانیان نەگەیشتویان بۆ من ئەندامانی ئەنجومەنی پارێزگار لەناو خەڵکەکەدا نەبوون ئەمە ئەوە دەگەیەنێت کە با بڵین سەرلەبەری تەواوی پامەکانی هاوڵاتیان جێ ڕخنەوە ناڕازی بوون بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان خۆی بێ خاڵێکی کەش ئێمە باس بکەین ئەمە کاتێک ئاڵین هەڵسەنگاندنەکەین هەڵسەنگاندنەکە یعنی ئەبێ بە شێوەیەکی دروست و بابەتی بێت ئەبێ وەکو ئاوێنە بێت چی لە ئەنجومەنی پارێزگا ئەبینی وەکو ئاوێنە پیشانی هاوڵاتی بێتەوە ئەنجومەنی پارێزگاکان ئەم خولە کە دروست بوون سەرەتا شەڕی داعش بەیا بوو لە 2014 بودجەی بەدەپێدانی پارێزگاکان نەما قەیرانی دادایی دروست بوون ئەمانە سێ ڕێگری سەرەکی بوون لە بەردەم ئەدای ئەنجومەنی پارێزگاکان ئەمە وەکو حەقیقەتێک پێویستە باز بکرێت بەڵام لەگەڵ ئەوەیە بۆ منە کۆمەڵی دەسەڵاتی تریان هەموو بە تایبەتی چاودێریکردنەکە ئەیانتوانی بازنەی چاودێریکردنی خۆیان چاودێری ئەو پرۆژانە بکەن کە لە پارێزگاکانە ئەنجام ئەدرێت چاودێری فەرمانگە خۆجێیەکانی پارێزگا بکەن لەوەی لە ڕاپەڕاندنی کارەکانیانە ئەوەی کە گەندەڵ بوو ئەوەی کە کەمتەرخەم بوو ئەوەی کە کەم و کۆتی هەبوو ئەتواننا بهێنرێتە ئەنجومەن یا متمانی لێ وەرگیرێتەوە یاخود چۆنەڵێ ڕێنمایی ئاڕاستە بکرێت ئاگادارکردنەوەی پێ بدرێت بۆ ئاسانترکردنی ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیان باشە
لە ئێستادا ئەوەی کە بۆچوونی هاوڵاتیان لە ڕاپرسەکە دارایی هاوڵاتیان وەرگراوە کاتێکە کێشەی مشکلێکیانە هەر بکو لە وتەکانی خۆشا پێشتر ئاماژەت پێدا ئەنجومەنی پارێزگاکانەوەی کە ئەرکەکە کەمتر بکات و هاوڵاتێک نەچێتە پایتەختدا وڵاتێک نەچێتە وەزارەت لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە کارەکانی ڕای بکرێت دەکرێت بڵێت لەم خولی تەمەنی با بڵێن ئەنجومەنی پارێزگاکانە هاوڵاتیان ئەم تێبینیانی کە هەیەیان بۆ تەواوی داواکاریەکانیان لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە جێبەجێ کرابێ؟ بڵێ هەندێکیان جێبەجێ کراوە چونکە کاتێک ئەو هاوڵاتیە سکاڵایەک وەکوتمان ئەباتە ئەنجومەن نووساوێکی لەگەڵا هاوپێچ ئەکات کە ئەم نووساوی ئەنجومەنیان واژۆی ئەنجومەنی پێوە بوو قوەیەکی قانونی زیاتر ئەدا بە داواکاری ئەم هاوڵاتیە ئەگەر هاوڵاتیەکە خۆی بیبات کاتێکی زۆری ئەوێ بۆ وەڵامدانەوە بەس کاتێک کە ئەنجومەن ئەیبات زووتر وەڵامە دێتەوە و ئەگەر با بڵێن پێویستی بە چارەسەر بێت چارەسەرەکەی ئاسان بێت بکرێت و زووتر و ئاسانتر چارەسەری ئەم کێشەیە ئەدۆزرێتەوە وەک لەوەی کە هاوڵاتیەکە خۆی بیبا بۆ چونکە ئەنجومەن باڵاترین دەسەڵاتە لە پارێزگاکەیە لەبەرەوە لایەنی پەیوەندیدا لەسەرەوە ئەتوانێت ئاسانتر وەڵامی باتەوە ئەم ڕێکارە با بڵێن بە دیوە قانونیەکە ئێمە ئەگەر باسیکەین ئەمە گرنگیدانە بە لامەرکەزیەت لە هەرێمی کوردستانیشا بەداخەوە یعنی ئاڕاستەکە بەدەو ئاڕاستەی مرکزیەت ئەڕوە ئەنجومەنی پارێزگاکانیش بۆ لامەرکەزیەت دروستبوون بۆ جێبەجێکردنی سیستمی لامەرکەزیەت دروستبوون ئەلێرەیە هاوڵاتی تووشی گرفتە بێت. باشە ئێستادا کە کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان ڕاگیراوە و لە ناویشیاندا لە ورکشۆپەکە تێبینیەکان زیاتر لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووە لە ورکشۆپەکەدا باز لەم بابەتە کراوە ڕاگررتنیش کاریگەریەکی لەسەر کار و چالەکێکان بە دیاریکراوی لە سلێمانی دەبێت بەڵێ بەتاکید ئەوە یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی ناو ورکشۆپەکە ئێمە ئاماژ لە هەڵمەتی کاراکردنی ئەنجومەنی پارێزگاکان یەکەم هەموارکردنەوەی یاسای ژمارەسەی ساڵی 2009 و دووهەم هەموارکردنەوەی یاسای ژمارە 4 ساڵی 2009 یاسای هەڵبژاردننی پارێزگاکان یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان سێهەم داواکردن بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی نوێی ئەنجومەنی پارێزگاکان چوارەم پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە بەداخەوە چەند ساڵە با بڵێن هەڵەبجە بووەتە پارێزگا بەڵام تا ئێستا ئەنجومەنەکەی پێک نەهێنراوە ئێمە لە ماوەی ڕابردووشتا هەوڵێکی زۆرماندا بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەنجومەنەکە پێک نەهێنراوە ئێمە ئەوەی کە لەو ڕاپرسیە لەو وەرکشۆپەی دوێنەیە باس کرا و خرایە و لەگەڵ ئەنجامی ئەو دوو ڕاپرسیەی کە ئێمە ئەنجاممان داوە لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەندەوە هەمووی پۆلێ نەکرێ هەمووی کۆ ئەکرێتەوە پوخت ئەکرێتەوە دواتر ئێمە سەردانی لایەنە سیاسیەکانەکەین چونکە لایەنە سیاسیەکان پێکهێنەری سەرەکی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانن ئەو یاداشتیان ئەخەینە بەدەست ئەو ڕاستپاتیان ئەخەینە بەدەست و داوایان لێ ئەەکەیت وەکو چۆن لە ڕابردوودا بۆ خولی پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆرترین فشاریان ئەکرد کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت یاخود کاتێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا کاتی ئەوەیە کە هەمویان فشارەکانیان چڵ بکەنەوە بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان و دواتر سەردانی دووەممان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەبێت خولی تازە ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە لە مانگی دەی داهاتووە ئەنجام بدرێت بە هەمان شێوە ئەو یاداشتیان ئاڕاستاکەین و داوایان لێکەین کە هەموارکردنەوەی یاسای ژمارە 3 و 4 ساڵی 2009 لە ئەولەویەتی کارکردنی پەرلەمانی کوردستان هەبێ و لەگەڵ پێکهێنانی حکوومەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە سەردانیانەکەین و ئەو دەرەنجامی چالاکییان ئەخەینە بەردەست و داوایان لێکین کە دیاریکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە نزیکترین کاتدا ببێتە ئەولەویەتی کارکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و کار بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش بێت. دەستەکان خۆش بێ ئومێدەوارین زۆر سپاس بۆ ئارامکەمە جێگری سەرۆکی ڕێکخراوی کوردستان
بۆ هەمە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاسکە میوانی بەیانی کورسان نیوز.